چەکدارەکان لە میلیشایەوە بۆ پەرلەمانی عێراق ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر ئەحسان شەمەری سەرۆکی سەنتەری فکری سیاسی لە عێراق لە بەغدا لەگەڵماندایە. بەڕێز شەمەری ئەم کاتتان باش، وەکو ئێستا لە هەواڵەکە بۆ خوێندمەوە کە چوار گروپی چەکداری عێراق کە لەلایەن ئەمریکاوە لە لیستی تیرۆردان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق 47 کورسی پەرلەمانیان بەدەستێناوە. پێتان وایە ئەمریکا هەڵوێستی چێ بێ لەم بارەیەوە؟ زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەوەی بانگێشتان کردم. من لە بڕوایدام ئەو مەرجانی ئەمریکا دایناوە دەبێتە بربەستێک لە بوونی ئەو براوانە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەمە پێشەمو شتێک و هەروەها لەسەر ئاستی حکوومەتیش حکوومەتی ئایندە ڕێگان پێ نادرێت بەشداری بکەن. وەک دیارە ئەو مەرجانی ئەمریکا دایناوە ڕێگە نادات ئەو گروپانە کە خراونەتە لیستی تیرۆر بە گوێرەی ئەو پێناسەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باسی لێوە دەکات ڕێگەیان پێ نادرێت ڕۆڵێکی سیاسی گەورەیان هەبێت. ئەو ژمارەی کە نزیکەی 47 نوێنەران هەیە لە ئەنجومەنی نوێنەران لە بڕوایدام لێکەوتەی زۆر گەورەی دەبێت. سەرەتا پێشەمو شتێک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕەتی دەکاتەوە ئەم گروپانە لە حکوومەتی ئایندەی عێراقدا بەشدار بن، تەنانەت دژی ئەوەیە لە وەزارەتیشدا بەشدار بن و پۆستی وەزاریان هەبێ. ئەمە وەزیری دەرەوەی عێراق باسی کرد. بەڕێز دکتۆر فواد حوسێن گوتی کە هەموو ئەو گروپانەی خراونەتە لیستی سزاکانی ئەمریکا بە پێناسەکردنیەوەی کە گروپی تیرۆریستین نابێ بەشدار بن. ئەمە مەرجێکی ئەمریکا. ئەمە پێشەم شتێک. خاڵێکی دیکە ئەوەیە لەو بڕوایدام لەوانەیە ئاڵوگۆڕ لەگەریان نەبێت، مامەڵیان لەگەڵ نەکرێت لە نێو پەرلەمانی عێراقدا. ئەمەش دیمەنەکە بە شێوەیەکی زۆر گەورە ئاڵۆز دەکات لەسەر قۆناغی گفتوگۆی سیاسی و هەروەها لەسەر ئاستی پێکهێنانی حکوومەتیش ئاڵۆزی دەکات و ئەمەش دەبێتە کێشە ئەو نوێنەرانە ناتوانن بەشدار من لە حکوومەت و حکوومەت پێک بێنن. ئەمانە هەمووی دەبێتە ئاڵۆزی. لۆ بڕایدام ئەمریکا مامەڵە لەگەڵ حکوومەتە ناکات ئەگەر ئەوانە تێدا بەشدار بن. بۆیە لەو بڕوایدام حکوومەتی ئایندە سزا دەدرێت لە ڕووی ئابووری. بەڵام ئەوان ئەڵێن ئەوە عێراقیەکانم بڕیارەدەن لەوەی کێ لە عێراقا چ پلە و پۆستێ وەرەگرێ. هیچ وڵاتێکی دەرەوە بۆی نییە دەست وەربداتە کاروباری عێراق بە تایبەت لەم ڕۆ. ئەم قسەیە لۆ بڕوایدام دەکرێت ئامانج لەو قسەیە گیانی پەیامێک بێت، پەیامێکی تەحەداکردنی ئەمریکا. بەڵام لەسەر ئاستی ڕاستیدا ئەوەی لە واقعدا هەیە لەو بڕوایدام تووڕەیەکی زیاتر لە ئەمریکاوە بە دوا خۆدا دەهێنێت دەرهەق بە کەسێکم جۆرە قسێ بکات. لەو بڕوایدام چوارچەوەی هەماهەنگی بە دیاریکراویش گروپە چەکدارەکان تا ڕادەیەک نەرمونیان بن بەرامبەر بەو بابەتەوە. بۆیە لێدوانەکان شتێکن، بڕیارەکانیش شتێکی جیاوازن، دەبێت لە یادمان نەچێت، لە یادمان بێت دوای پەیوەندیەکەی نێوان وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی تەنانەت دەنگدان بە تێپەڕاندنی پرۆژه یاسای حەجی شەعبی هەڵوەشێنرا. بۆیە لەو بڕایدام هیچ ئەگەرێک نییە ئەمریکا تەحەدا بکرێت لەو بابەتە. بۆیە لەو بڕوایدام ئەمە بەشێکە لە کارتەکانی دانوستان دەکرێت چوارچەوەی هەماهەنگی بەکاری بێنێت لە واقعدا. بەڵام لەو بڕوایدانیم هیچ توانایەکانە بێت تەحەدای ئەمریکا بکەن. بەڕێز شەمەری، وەکو ئێستا باست لە پرۆژە یاسای حەجی شەعبی کرد کە پێشتر لە پەرلەمانی عێراق شێنرایەوە، بەڵام پێتان وانە لە پەرلەمانی داهاتووە کە شیعەکان نزیکەی 157 کورسی پەرلەمانیان بەدەستێناوە، پێتان وانە ئیتر ئەم جارە هەر پرۆژە یاسایەک هەر چێکیان بەدڵخۆ بێت ناتوانن تێپەڕێنن لە پەرلەمان؟
يعني لا أتصور ذلك. من وای نبینم لە بڕوادانیم ئەمە ڕووداوتایە سەر ناکۆکی هەیە پێشەم شتێک لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و یاخود هێزە شیعیەکان ناکۆکی هەیە هەندێک لە بڕوایدان تێپڕانی ئەو یاسا لە بەرژەوەندی حکوومەتی ئایندی عێراق نابێت و تەنانەت دەکرێت تەحەدایەکی دیکە بێ بۆ ترامپ ئاڵنگاری بۆ دروست بکات کە داماڵینی چەکی ئەو گروپە چەکدارانی کردووەتە مرج جگە لەوەش دوورکەونەوە لە ئێران ئەمە لەلایەک دیکەشەوە هێزە سیاسیەکانی دیکە کە گرنگن و بەهێزن لە پەرلەمان بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان و تەنانە هێزە سونیەکانیش وەکو هاوپەیمانی تەقەدوم و سیادا لەو بڕوایەدانیم ئەوان ئەم پرۆژە یاسایە تێپەڕێنن چونکە حساباتی سیاسی خۆیان هەیە لۆ بڕوایدام دوا دەخرێت تا و کاتەی زۆرێک لە دانوستانە بێت لە نێوان حکوومەتی ئایندە و نێردەی سەرۆکی ئەمریکا بۆ عێراق لەبارەی ئەو نەخشەی کۆشکی سپی لەسەر عێراق دایناوە و هەروە مەرجەکانی چۆن دەبێت بۆ نمونە پەیوەندی لەگەڵ ئێرانە مێنێ چەکەکان ڕادەست بکەن ئەو گروپە چەکدارانە بۆیە لە بڕوایدام ئەمە دوا دەخرێت پرۆسەی دەنگدان دوا دەخرێت وەگەر چوارچێوەی هەماهەنگی ئەم پرۆژە یاسایە تێپەڕێنێت لێکەوتەی گەورەی دەبێت بە بڕوای من. بەڵێ بەڕێز شەمەری پێتان وانە ئیتر هێواش دەتوانین بڵێن کلاسیکۆی نێوان مارک سافایان نوێنەری ترامپ لە عێراق و هەروەها ئیسماعیل وەقاعی وتەبێژ وەزارەتی دەرەوە ئێران دەست پێ بکات بە تایبەت لەو کاتی کە وتەبێژ وەزارەتی دەرەوە ئێران وتی پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق بەڕادەیە گرنگ و دۆستانن کە ئەنجامی هەڵبژانەکانی عێراق هەر چۆنێک بێت هیچ کاریگەرێکی لەسەر بەردەوامی پەیوەندیەکانی و دۆستایەتی نێوان عێراق و ئێران نابێت. لا أتصور من أن هناك لقاء مباشر ما بين المبعوث الخاص الأمريكي یاخود کۆبنەوەیەکی ڕاستەوخۆ لە نێوان نێردەی ئەمریکا مارک سەڤایە و ئیسماعیل قائانی هەبێت کە دەکرێت بۆ شێوەیە سیر بکرێت نێردەی تایبەتی ئێرانە بۆ عێراق وێرای ئەوەی دۆسیەکە گۆڕاوە بۆ دۆسیەی تایبەت بە عێراق ڕادەست کراوە بە عەلی لاریجانی بەڵام نزیکبوونەوەیەک لانێ هەبێت و ئەمریکا ناوێت پەیوەندیەکانی خۆی لە عێراق لەگەڵ ئێران دابەش بکات و ئەمەش شتێکی دوورە بە بڕوای من. سەڤایە ڕژدە لەسەرەوەی دەبێت عێراق پەیوەندی زۆر ئاسایی لەگەڵ ئەمریکا هەبێت و جگەلەوەش سەڤایە لەسەر بنەمای دیدگای سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە بڕوایدا دەبێت کۆتایی بە هەژمونی ئێران بهێنرێت لەسەر پێکهێنانی حکوومەتی عێراق یاخود بەشێک لە بڕیارە کان کە تایبەتن بە سەروەری وڵات بۆیە ئەوان چاویان لەسەرەوەی عێراق هیچ هەژمونێکی ئێرانی تێدا نەمێنێت و هەروەها پەیوەندیەکانی بەغدا و واشنگتن ڕاستەڕێ بکرێنەوە دوور بخرێنەوە لە ژێر هەژمونی ئێران. بەڵێ بەڕێز دکتۆر ئەحسان شەمەری سەرۆکی سەنتەری فکری سیاسی لە عێراق لە بەغدا و لەگەڵماندا بووی. سوپاس بۆ کاتە پەیوەندیتاندا.